کو بابن گلت گل من هاری کار بوم چاوه دای کو باز خو ماچید کم و بنما مالا ماشي گل که هاری کار با سپاس یهانیت کم هیویا من او جاره که دیب زفر ما و ناف حوالت خو ناف کس و کارت خو از هیوی مده زفر ما الحمد آرمان جامعه و رکرام دا پاریس او پیدا کردن گرنجین سرلوی زاروکی انجام دادن چالاکی جورا جورا کد بیت تمام کرا چارەسەریە یا پزیشکی یا نوشداری و جهد خوشی یک و گلک زاروک جوی نخوشی چارەسەر بوینه و پرتال بوینه کارم بردوام جی خدمت بزارک. تلفوتو يعني بلينزيكي ماكرو اما شيء بروكسيت وهذا كومبوزيشني بلان لينزيكي بيقال لا وايت انجل وايت هي جيبي بشتنده اما روجي انا هذا سن كومبوزيشن ده دوينه دقيق لسورانيش اما او دوره مان کردەوە کە بتوانین دەستی ئافراتیش ڕنگین بێ بتوانێ ببێت بە فۆتۆگرافەر پیشێک بۆ خۆی بدۆزێتەوە ئێمە لێرە بە هەمان کوالیتی کە لە دەرەوە وەرکشۆپمان دراوتەوە لێرەش بە هەمان کوالیتی ئایدەینەوە بۆ ئەوەی سوودێکی هەبێ هەم لە کۆمپۆزیشنکردنی وێنە و هەم لە هۆڵدین کامیرا و هەم لە گرتنی کامیرا ئەو هێلانەیەدانە بوو و بەلێ ئەکسپۆژۆریش ئەوڕەکەم ڕۆیشت بە فۆتۆشۆپ ئامانجی ئێمە لەم خۆلە ئەوەیە کە ئافرەتان ئێمە پێ بگەینین لە ڕۆی پیشەی فۆتۆگرافیەوە طبعاً ئەمە خولیای هەر یەکێک لە تاکەکانی ئەم کۆمەڵگایە کە هەر خولیایەکی هەیە ئەمەش طبعاً بیرمانەوە کردەوە کە گەنجانی ئێمە ئافرەتانی ئێمە پێویستیان بەو خۆلەیە کە خۆیان ببینەوە لە پیشەی فۆتۆگرافی در داخل بلام تا حدی مجال لا چواردەمین فستیڤاڵی نێونەتەوەی شاری مەریوان ئەمساڵ من کتێبێکم چاپ کرد بە عنوانی خیابان سەحنێ تاتر کە ئەمڕۆ خۆشبەختانە کتێبەکە بە مناسبەتی چواردەمین ساڵی فستیڤاڵ بوو گەیشتە بەرەوە و کتێبەکە ڕوونمایی کرا و ئەمڕۆ عەرزە بوو لە بین هونەرمەندان و ئەساتید و هەیئەتی داوەران و شتێکخوێندەکانی جۆشمارە. هۆنەر تفەنگێکی زۆر مەزنتر و گەورەترە تاکو و تۆپ و تانگ و تەیارە ئەو شوێنانەی کەیتر بۆ هۆنەر خەرجەکەن بەزێمە لە نەهایەتی زەحمەت و تەلاش و ئارەقڕشتنی منداڵەکانی گروپەکە بەس بە سپۆنسەری ئارەقی منداڵەکانم لە مەریوان ئەو ئیشەمان کۆ کردەوە و ئەمە خەڵاتی ئێمە نییە ئەو دەرهێنەری یەکەمە و نووسەری یەکەمە ئێمە گرتمان خوێنی 182,000 مرۆڤی خوێن پاکی ئەنفال کراوە.